جارێکی تر دەوڵەتی تورکیا بە شێوەیەکی چڕ دەستی بە ئۆپراسیۆنێکی دیکە کردووە بە ئامانجی داگیرکردنی باشووری کوردستان و لە ناوبردننی ئەو دەستکەوتانەی بە خوێنی هەزاران گەنج و پیر و ژن و مناڵ بەدەستهاتوون. بە درێژایی مێژووی خۆی دەوڵەتی تورکیا جگە لە شەڕ خاوەنی هیچ پرۆژەیەک نەبووە بۆ چارەسەری. هەموو دەستپێشخەری و ئاگربەستەکانی کە لەلایەن خودی ڕێبەر ئۆجەلان و بزوتنەوەی ئازادی گەلی کوردی لە باکووری کوردستانی بە شەڕ وەڵام داوەتەوە، هەمیشە لەسەر دەستی ئەوان هەوڵە ئاشتی خوازیەکان بربەستی بۆ دروست کراوە و تێک دراوە. ئەگەرچی لەو ماوە درێژەدا بە سەدان ئۆپراسیۆنی بۆ قڕکردن و کپکردن و سڕینەوەی گەلی کورد و ڕێبەر و بسووتنەوەکەی بەڕێوە بردووە، بەڵام سەرنجام شکستی تۆمار کردووە. بگرێ گەلی کورد و نوێنەرەکانی ڕۆژ بە ڕۆژ لە پێشکەوتن و پێشنگایەتی زیاتر نزیک دەبنەوە. ئۆپەراسیۆنی ئەمجارش ئەگەرچی لەژێر بیانووی هێرش بۆ سەر گەریلاکانی کوردستانە، بەڵام ئامان شکاندنی کۆسپ و تەگەرەکانی بەردەم گێڕانەوەی ویلایەتی مووسڵە کە خەونی بەدیهنەهاتووی ئەردۆغانە. گومان نییە لەوەی دەوڵەتی داگیرکار و هەژمونگەرای تورکیا هەر گوندێک و هەر شاخێک و هەر شارێک داگیر بکات تەنها بەوە ناوەستێت، بەڵکو ئەزمونمان هەیە و هێشتا نمونەیەکی زیندووە کە خەڵکی ڕەسەنی عەفرین و ژنان و کچانی عەفرینیان بە چ دەردێک برد و چۆن هەمویان ئاوارە و دەربەدەر کرد و ماڵ و سەروەت و باخ و تەنانەت ئاژەڵەکانیشیان داگیر کرد و لە جێگەیاندا چەتە و بەکرێگیراوەکانی خۆیان نیشتەجێ کرد. دەبێت حکوومەتی فیدراڵی و حکوومەتی هەرێم ئەو دیمەنەیان لە پێش چاو بێت و هەوڵ بدەن پێشوەختە پێش بۆ پیلانە چەپەڵانە بگرن. تەواوی پارتە سیاسیەکان بەرپرسیارین بەرامبەر بەم دۆخە. لێرەدا حزبی بچووکیان گەورە بوونی نییە. ئەوەی هەیە گەورەی و بچووکی دەردەخات هەڵوێستە. کاری حیزب تەنها بانگەشەی هەڵبژاردن و گەیشتن بە پەرلەمان نییە. هەڵوێستی خاکپارێزی و نیشتیمان پارێزی و مرۆڤ پارێزی ئەرکی لە پێشینەیە. ئەگەر پەرلەمانێک خۆی بە نوێنەری گەر بزانێت و تروسکاییەک ئیرادەی ئازادی تێدا بێت، ئەمڕۆ پێویستە بەدەنگ بێت و ئەم سیاسەتە قبوڵ نەکات. ئەم قۆناغا قۆناغێکی هەستیار و گرنگە. پێویستە خوێندنەوەی لۆژیکانە بۆ پێواژۆی هەیی بکەین و ئاستی مەترسی و لە هەمان کات سەرکەوتن باش هەڵسەنگێنین. بە باوەڕی ئێمە ئەم سەدەیە سەدەی ئازادی گەلی کورد و گەلانی بندەستی ناوچەکەیە. بەمەرجێک هێزەکانمان کۆدەنگ بکەین و گەلەکەشمان بە ڕۆحیەتی خۆڕاگری و تێکۆشانی شیلاتزێ پاڵپشتمان بێت. دەبێت پاشەکشەیان پێ دەکات و ناچار دەبێت بەم ڕەنگە نەک هەر لاواز نابین بەرامبەر بە داگیرکاران، بەڵکو فشارمان هێندە کاریگەر دەبێت پاشەکشەیان پێ دەکات و ناچار بە گەڕانەوە دەبن و ناچار هەوڵ بۆ ئاشتەوایی دەبن. بێگومان لە دۆخێکی بۆ ڕەنگەشدا UN و تەواوی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانیش هاوکاری ئێمە دەبن. بە پێچەوانەوە ڕۆژ بە ڕۆژ دەستکەوتەکانی گەلەکەمان لە باشووری کوردستان لەدەست دەچن. هەر بێدەنگیەک لەلایەن حکوومەتی ناوەندیەوە یان حکوومەتی هەرێمەوە ڕاستەوخۆ هەڵکردنی گڵۆپی سەوزە بۆ پرۆسەی داگیرکاری. بۆیە بە هەموو هێز و لایەنە عێراقیەکانەوە واتا کۆی پێکهاتەکان، مەزهەب و باوەڕی و نەتەوە جیاوازەکانی عێراقەوە پێویستە بۆ پاراستنی خاک و سەروەری نیشتیمانمان خاوەن یەک هەڵوێست بین. بەر لە هەر لایەک پێویستە پارتی دیموکراتی کوردستان هەڵوێستی خۆی ڕوون و ڕاشکاو بۆ ڕای گشتی و مێژوو گەلەکەشمان ئاشکرا بکات. سەردەمی ئیتیفاق لەگەڵ تورکیا و شەریکایەتی بەسەر چووە و چیتر شەرم و خیانەتێکی مەزنە. لە ئەگەری بەردەوامیدا پێویستە هێزەکانی پێشمەرگەی پارتی دیموکراتی کوردستان و ئەندام و لایەنگرەکانی بەر لە هەرکەس فشار بخەنە سەر پارتی و شەرمەزاری بکەن و هەڵوێست وەربگرن. تەواوی پارتی سیاسی، ڕێکخراوی ژنان، ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و مەدەنیەت، ژینگە پارێزان لە هەموو پەیڕە و نووسراوی دەستوری و یاسایی کارەکانیاندا دەستپێک بەڵێنی پاراستنی بەهانەتەوەی و نیشتیمانیەکانیان نووسیوە. پێویستە ئەمڕۆ ببنە کردار و لە توێی نووسراوەکان بێنە دەرەوە. پێویستە هەمووان داوا لە تورکیا بکەین بە پرۆسەی ئاشتی و دیموکراتی لە ناوخۆی تورکیادا بەدانان بە مافە سیاسی و دیموکراتیەکانی گەلی کووردا کێشەکانی چارەسەر بکات. هەرگیز بە شەڕ و هێرشی چەکداری نەگەلی کورد و بزوتنەوەکەی لە ناو دەچن و نە ئاشتەوایی لە تورکیا و باکووری کوردستاندا دروست دەبێت. لە کۆتاییدا بانگەوازی لە هەمووان بە تایبەتی گەلەکەمان لە باشووری کوردستان دەکەین و دەڵێن یەکدەنگیمان زامنی پاراستنمانە لە شاڵاوی داگیرکاری و پاکتاوی ڕەگەزی و سڕینەوەی قەوارە و ستاتۆی هەرێمی کوردستان و تەنانەت هەنگاونانە بەرەو چارەسەری دۆخی ئابووری و ژیانیمان، چونکە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی قەیرانە ئابووری و سیاسی و کۆمەڵایەتیەکانیش لە باشووری کوردستان بێگومان دەوڵەتی تورکیایە. دەستەی بەڕێوەبەر دەستەی هاوسەرۆکایەتی تەفگەری ئازادی 14 شوباتی 2021. دۆخی ئێستای شەڵ بزان بۆ پێیکە ئەمە وەزارەتی بەرگری تورکیا ڕاگەیان کە کشاوەتەوە ئەوە کشانەوە بۆیان شکستی سوپای تورکیا بووە لە گارە. دۆمەساویشم ئەوەیە کە گومانێک هەیە کە لایەنی کوردی هاوکاری تورکیا بێ ئەمانە
هەندێکجار لە هەندێک بەرپرسانی نزیک لە پاکەکە و پارتەکانی نزیکەوەڵم باسەکەن ئێوە ڕەقتان چێ لەسەرمە هیچ لۆ جۆرە هەمووە سەبارەت بە نزیکایەتی هەلایەنێکی سیاسی هەڵوێستەکان ئەوە ئاشکراکەوە ئێمەش وەکو تەفگەری ئازادی لێرە بانگەوازیمان کردووە و هەر هێزێک پەیامی ڕوون و ڕاشکاوی خۆی ڕاگەیەنێت بێگومان هەر هێزێک پەیامی خۆی ڕاگەیان لە هەڵوێستەکانیدا دەرەکەوێت بەشدار یاخود بەشدار نییە سەبارەت بەو دۆخەشی هەیە ئەم ئۆپراسیۆنانە ڕۆژێک و دوو ڕۆژ نییە دەستی پێ کردووە و بە درێژایی مێژوویەکی زۆرە لە باشووری کوردستاندا ڕۆژ بە ڕۆژ دەوڵەتی داگیرکاری تورکیا زیاتر سنوور و خاکی هەم ئاسمانی هەم زەمینی عێراق و هەرێمی کوردستانە بەزێنەوە ئێمە پێمان وایە بەردەوامە بێ بەڵام قۆناغ بە قۆناغە و لەم قۆناغەدا بێگومانەوە بەرگریەی کە گەریلاکانی کوردستان کردویانە بێگومان سەرکەوتنێکی مەزنی تۆمار کردو ئەوەی کە هەمومان ئێمە شۆک و ئێوە لە ڕاگەاندنەکانەوە دەبینین کە سەرکەوتنی گەورە هەیە لە ئەنجامی ئەو سەرکەوتنەدا بێگومان ئەو دەوڵەتە شکستی هێناوە ئەگینا کۆتایی بە ئۆپراسیۆنەکەی نەهێنا بەڵکو ئەوان ئامانجی گەورەی داگیرکردنی گارەیان هەبوو وە کاتێکە کۆتاییان بۆ ئۆپراسیۆنە هێناوە لەم کاتەیە بێگومان شکستی دوژمنانی گەلی کوردەرەخات یەکی لە بەرنامەکانی تەفگەری ئازادی ئەوەیە بێجگە لە هەرێمی کوردستان لە عێراقیش لەگەڵ لایەنە سیاسیەکان سەردانی بکرێت بۆیە لە ڕابردوو بەداخەوەنانەی یانێک سیاسی بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان وە خۆی زمان حاڵی باشووری کوردستان یا هەرێمی کوردستان لە بەغدادی بۆیە تەفگەری ئازادی ئەم ڕێچکەی شکاندووە ئێستا توانین بڵێن نوێنەرەتی تریشەیە لە باشووری کوردستان فکر و ئایدە و بەرنامەی جیاوازتری هەیە بۆیە لەگەڵ هەموو لایەنە عێراقیان بێ جیاوازی ئەگەر شیعە بێ ئەگەر سوننە بێ لایەن چەپەکان بن ئیسلامیەکان بن تەفگەری ئازادی لەگەڵ هەموو لایەنەکان پەیوەندیەکە بۆی ئەم عێراقە جێگای هەموویە بێتەوە بۆیە تەفگەری ئازادی بۆ چوون و ڕای جیاوازی هەیە بۆ عێراقی دیموکراتی فدرالی پێکەوەژانی هەموو گەلان پێکەوە بێت تەمانەوەی دەرکەوتووە بەشی لایەنە سیاسەکان بەداخەوە حکوومەت عێراقی تاکو ئێستا ڕایەکی ڕوونی نییە بۆ هێرشانە ئەوەشی دەرئەکەوێ حکوومەتی تورکیا لێمە حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقمان ئاگادار کرد لە هێرشانە بۆیە لایەنە سیاسی عێراقیش بەشێکیان ئەو هێرشان کە تورکیایکە یا داگیرکاری تورکیایکە بێگومان ئەوانش ناڕازین لەو بابەتە بۆیە ئێمەمانە زیاتر کۆدەنگی کۆکەینەوە بەرامبەر ئەو داگیرکاری کە تورکیایکە ڕۆژ بە ڕۆژ بنکەی سەربازی فراوانەکات لە هەم لە باشووری کوردستان و هەرێمیش بەشێکە لە عێراق بۆیە پێویستی باڵوێستێکی جددیە لایەنە سیاسی عێراقیانیش